ئەیزان کۆی گەشە پێدان هێمای هەوڵ و تێکۆشان پەیامی تۆ زۆر بەرزە ئیقرا دروشم و ڕەمزە ڕووناک دەکەیت ڕێگامان بۆ ئێستا و داهاتوومان بۆ ئاوەدانی و ژیان بەردەوام گەشە پێدان بەڕێز سەرۆکی زانکۆی گەشە پێدانی مرۆیی بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی زانکۆ ڕێزدارانی مامۆستایانی زانکۆی گەشە پێدانی مرۆیی خوێندکارانی زێدە ئازیز کارمەندان و فەرمانبەران و سەرجەم بەڕێزان لە زانکۆی گەشە پێدانی مرۆیی پیرۆز بێت یەکەمبوونی زانکۆی گەشە پێدانی مرۆیی بۆ جاری سێهەم لە ڕیزبەندی زانکۆ هەلیەکانی هەرێمی کوردستان دەستپێک ئێستاش بفەرمونون بۆ وتاری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید سەرۆکی زانکۆی گەشە پێدانی مرۆیی بە سوپاسەوە با بفەرمێت. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان مژدە بێ لە مامۆستایانمان لە خوێندکارانمان لە کارمەندانی زانکۆ لە پێش هەموو شیانەوانێ لە برای ئازیز و زێدەخۆشەویستمان جەنابی پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی کە خاوەنی زانکۆیە و بەردەوام بەڕێزیان لە پەیوەندیان بۆ پێشخستنی ئاستی زانستی و ئەکادیمی زانکۆکەمان بەڕێزان هەر لە سەرەتای زانکۆوە بەڕێز خاوەنی زانکۆ ئەو پەیامەی بە ئێمە گەیاند کە ئەم زانکۆیە ئەبێ هەوڵی تەواو بۆ خزمەتکردنی بواری ئەکادیمی و زانستی خوێندکارە ئازیزەکانمان ئەڵێن پیرۆز بێ لە جەنابەت ئەمڕۆ بە فعلی بۆ جاری سێهەم زانکۆی گەشە پێدانی مرۆیی لە لووتکەی ڕیزبەندیا خۆی بینەوە ئەمە دەستخۆشیە لە بەڕێزت لە پێش هەمویانەوە و پاشان لە یەکەیەکەی خوێندکاران و مامۆستایان و سەرجەم ستافی زانکۆ وەک ئێوە ئەزانن تەنها سێ جار ڕیزبەندی نیشتیمانی لەسەر ئاستی وەزارەتی خوێندنی باڵا ڕاگەیەنراوە زانکۆی گەشە پێدانی مرۆیی هەر لە لووتکا بووە بۆیە بەڕاستی جێی خۆیەتی ئێوە شانازی بکەن لە زانکۆیەکە ئەخوێنن کە ئەم زانکۆیە ناو و ناوشنیشانەکەی بە فعلی جێی شانازیە ئێمە دوێنێ کە لە ڕیزبەندەکە جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەنجامەکانی ڕاگەیاند زۆر دڵخۆش بووین ڕاستە بە گروپ ڕاگەیەنرا بەڵام هەموو ئەو بەڕێزانەی لێبوون دەستخۆشیان لێکردین چونکە زانیان کە زانکۆی گەشە پێدانی مرۆیی یەکەمی ئەو ڕیزبەندیەیە ئەو پێوەرانەی کە زانکۆ پێی یەکەم بووە بۆ ئەوەی لای هەمان ئاشکرا بێت دواییش بە شێوەیەکی ڕوونتر لەلایەن مامۆستایانی بەڕێزەوانێ ڕوون ئەکرێتەوە بۆتان ئەوەیە کە ئێمە ئەوەی لەسەر شانمان بووە وەکو مامۆستایان و وەکو ستافی زانکۆ وەکو کارمەندان توانیومانە خاڵی تەواوی تیا مسۆگەر بکەین بۆیە کاتێک کە باز لە 5 پێوەری گرنگی ئەم ڕیزبەندی ئەکرێ ئەو 5 پێوەرە لە 175 هەموو نمرەکانی لەسرە زانکۆ بە خۆشحاڵیەوە پڕاوپڕ ئەو نمرەی بەدەستێناوە هەروەها ئەوانەی دەمێنێتەوانێ کەچکە 8 پێوەرە لە 8 پێوەرەکە لە 5 زانکۆی گەشە پێدانی مرۆیی یەکەم بووە لە 3 پێوەرەکەی تریشیا توانیوێتی نمرەی باش بەدەستبێنێ بە کۆی پرۆسەکە زانکۆ لە 175 و زیاتری بەدەستێناوە ئەمە لەلایەکی ترەوانێ جێی دەستخۆشیە بۆ هەموو ئێوەی بەڕێز بۆ مامۆستایان بۆ ڕاگرە بەڕێزەکان بۆ سەرجەم ئەندامانی ئەنجومەن کە لە ناو 8 پێوەرەکەدا ئەگەر تەماشای بکەن تاقە زانکۆ بوونی هەبێ زانکۆی گەشە پێدانی مرۆییە هیچ زانکۆیەک لە هەر 8 پێوەرەکە تکرار نەبووەتەوە کەواتە لە ڕێگەی مناقەشەی ئێوە لەگەڵ مامۆستا بەڕێزەکانتان لە ڕێگەی وانەکانەوانێ مامۆستایان ئاگادارن لە پسپۆرە جیاجیەکانی ئێوە تازە دنیا لەکوایە بۆیە جێی خۆشحاڵیە لەم بوارە کە لە 133 لەسەر لایەن زانکۆوە ئێمە پڕاوپڕ ئەو نمرێمان هێناوە هەروەها ئەگەر بێت و بازە دڵنیایی جۆری بێت من دەستخۆشی لە هەموو ستافەکە ئەکەم کە توانیویانە بە شێوەیەکی باش دڵنیایی جۆری بۆ زانکۆ مسۆگەر بکەن کە تایە نمرەی تەواو بێنین و هەروەها بۆ سەرچاوە زانستیەکان بەو شێوازە بۆ بەشەکانی تر لە ڕاستیە جێی خۆیەتی ئەوەتان بەبیر بێنمەوانێ ئێمە لە دوێنێوانێ خوێندنی باڵا یەکەم ڕۆژی دەوامی بووە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی
یەکەم زانکۆ کە لەم دەڤەرە خوێندنی باڵا ماستەری بۆ کراوەتەوە زانکۆی گەشەپێدانی مرۆییە بە هاوکاری لەگەڵ زانکۆی سلێمانی. ئەمەش ئیمتیازێک بوو درا بە زانکۆ لەبەر ئەوەی زانکۆ لە ڕیزبەندی ساڵانی پێشوە توانیوێتی یەکەم بێت. بۆیە بەم ئاستە و بەم بەردەوابوونە ئومێدی ئەوە ئەخوازین لە داهاتووشا بتوانین خوێندنی دکتۆرا بکەینەوانێ. هەروەها لەو ئیمتیازانەی کە زانکۆ بەم ڕیزبەندیە بۆیە دڵمان پێی خۆش بێ ئەتوانین کاری زۆر گەورە بکەین. تەنانەت لە سەردانەکانمانە بۆ دەرەوەی وڵات ماوەیەک لەمە پێش چووینە دەرەوەی وڵات لە یەکێ لە فەرمانگە زانستیەکانە لێیان پرسین زانکۆی گەشەپێدان لەکوێی ئەم ڕیزبەندیانایە. خۆشحاڵ بووین کە سایتی وەزارەتمان پیشاندان کە ئێمە لەو ئاستە بەرزین بۆیە هەموو کارێکی تەعاون و یارمەتیدان و هاوکاریان پێشکەش کرد بۆ زانکۆ کە بتوانێت لەسەر ئاستی نێودەوڵەتیش خۆی بەرێتە پێشێ و لەگەڵیانە هاوکار بێت. بۆیە کاتێک کە کۆی پرۆسەکە وەرەگرین ئێمە لە پێشەوە کە زۆر مەبەستمانە خوێندکارانمان سوودمەند بن. ئێوە لە ناو کوردستانە لە ناو عێراقات چونکە ئێمە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی عێراقی فیدراڵەوە دانمان پیادێنراوە و زانکۆیەکی باش تەنانەت پەیوەندی باشمان لەگەڵیانە هەیە و ئەو ڕاستی ئەزانن کە زانکۆی گەشەپێدان بە فعلی زانکۆیەکی سەرکەوتووە. بۆیە مەبەستمانە ئێوەی خوێندکار ئێوەی قوتابیانمان شانازی بۆ بکەن کە لە عێراق و لە کوردستان و لە دەروی کوردستانیش ماوەیەکی تر بە تەواوەتی زانکۆ ئەناسرێت. هەروەها ئەگەر بێت و باز لەو هەوڵانە و لەو نوێگەریانە بکەین کە لە زانکۆیە پرۆسەی بۆلۆنیا کە ئێوە ئەزانن ئەوە 4 ساڵ ناو زانکۆیە جێبەجێکرێ. یەکەم زانکۆ لەسەر ئاستی حکومی و تایبەت زانکۆی گەشەپێدانی مرۆی ئەو پرۆسەی جێبەجێ کردووە و ئەم ساڵ خوێندکارمان لەو پرۆسەیە 4 ساڵ تەواو ئەکات دەرچوو ئەبێت. بۆیە لە کۆتاییدا زۆر سپاسی سەرجەم ستافی زانکۆ ئێوەی بەڕێز دەکەم ئەبێ پەیمانی ئەوە بدەین کە هەمومان بەیەکەوانێ پارێزگاری لە سەرکەوتووی زانکۆ بکەین و بەبەردەوام ئێمەش لە بیری ئەوە بین زیاتر خزمەتی ئێوە زیاتر خزمەتی پرۆسەی خوێندن بکەین بۆی بە هەموو لایەکمان خزمەتی کوردستان بکەین و زۆر سپاسانەکەم و سەرکەوتوو بن. ئازیزان بێگومان ئاهەنگێکی وا بەدەر نابێت لە چالاکی هونەری و ئەدەبی یانەی هونەری لە یەکەی کاروباری خوێندکاران بەکارێکی هونەری خوێندکارانی بەشدارە لە ماهەنگا ئەو بەڕێزانە با بفەرموو.
کاک بەرهەم خوێندکارانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەڕێزان ئێمە زۆر جار لە شوناس و پێناسەی زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئاڵین زانکۆیەکی وەقفیە وەقف تەنیا ئەوە نییە چەمکێکی قانونی فقهی بێ نامێ محازەرە بم بەڵام ئەمەوێ تەکید لەسەرەوە بکەمەوە بەڵکو لە هەمان کاتە ئەرکزانینێکی ئەخلاقیە و لە هەمان کاتە ئەرکزانینێکی زانستیە و بێگومان لە شوناسی یەکەمی ئەم ئەرکزانینە هەبێ زانکۆیەک هەرە بێ پێشەنگ بێ و چاوەڕوانی زیاتری لێکرێ ئینشاءڵڵا. ئامادەوانی بەڕێز چۆنیەتی یەکەمبوونی زانکۆی گەشەپێدانی مرۆیی و بابەتی ڕانکین و ڕیزبەندی زانکۆکان پێویستی بە ڕوونکردنەوە هەیە. بۆ ئەو مەبەستە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ڕەوف کەریم با بفەرمێدە ڕوونکردنەوەمان بۆ باسکە. هەر بەڕاستی تۆزێک لە ڕسمیاتەکە دەرچین بەڕاستی ئێوە مای شانازیم بۆ زانکۆ. بەڕاستی من خۆم زۆر شانازیتان پێواکەم. هاوڕێکانم لە ئەنجومەنی زانکۆ لە کۆلێج شانازیتان پێواکەین. وەڵڵاهی بە خوێندکارەکانەوە نەبێ زانکۆ یەکەم نابێ. وەڵڵا بە ستافەکەیەوە نەبێ یەکەم نابێ ئەگەر ئێمە هەمومان عەبقەری بین کە عەبقەری نیم. دەستکەوتێک و شانازێکی زۆر گەورەتان تۆمار کرد پیرۆز بێ لە ئێوە. ئێوە بەری ڕەنجەکەی ئەبینن. ئێمە ڕاحیلونین ئێمە ئاڕۆین بەڵام ئێوە ئەمێننەوانێ بۆیە شانازی پێوە بکەن. یەک سیناریۆتان پێ ئەڵێم حەزەکەم ئەم سیناریۆیە لای خۆتان بمێنێتەوانێ لە بابڵین من کابرایەکەم لەم زانکۆیە خوێندکارم. گلەییم هەیە لە هەندێک شت لەم زانکۆیە بەدڵم نییە. نامورتاحم ئاسوودەنیم ڕەخنەم زۆرە. ئەم زانکۆیە من تازەیتە تەواو بمێ نەمێمە لێرە ئەخوێنم بۆ بەڕاستی بەخواستی خۆشماتوم. سبەینێ ئەچم لە هەر شوێنە بمەوێ لە فەیسبوک بێ لە سایتێک بێ لە کەناڵێک بێ بە دڵی خۆم ئەوەی لە دڵمایە نووسم داخی خۆمە ڕێژم بە زانکۆ ئەیشکێنم. دواتر دەرەچم لە زانکۆ ئەچمە شوێنێک دامەزرێم ئەمێ دابمەزێم ئەڵێ وەڵای ببوورە تۆمان ناوێ هەلی کار بۆ جەنابەت نییە بۆ نییە زانکۆکەم وایە و پلەیەکەمیش تۆ سەی نووسینەکەی خۆکە خۆ حەیە خۆ بردووە. بۆیە بەڕێزان کاتێک کە ئێمە خۆمان زانکۆکەی خۆمان سووکەین شتی لەسەر بڵێین شانازی پێوە نەکەین خەڵک هیچی نییە گەورەیەکە ئێمە خۆمان گەورەکەین خۆمان بچووکەینەوانێ بەڕاستی من پێم وایە پێش ئەوەی هیچ دەستکەوتێکی هەبێ ئازار ئەگەیەنی بە خودی خۆت بە داهاتوی خۆت بە کەسایەتی خۆت بە بڕوانامەکەی خۆت کە خەڵکی دیکە شانازی پێواکە. خەڵکێک لە دەرەوە ئێمە لە دوێنێ بەڕاستی لە هەولێر لەو مەراسیمە هەر زانکۆ وهات بەڕێز وەزیری خوێندی باڵا لە 8 پێوەرەکە 5 یەکەم هێر خوێندەوە وتی زانکۆ گەشەپێدانی مرۆیی زانکۆ گەشەپێدانی مرۆیی زانکۆ گەشەپێدانی مرۆیی ئەوە ساعە 75 لەسەر ئەو 5 پێوەرە ئێمە ئیتر چی مایەوە. دوایی لە 3 پێوەری ترە ئێمە سێەم بووین لە دوانیان لە دانێکشانە چوارەم بووین لە کاتێک ئەو 3 پێوەرە بە هەستێکی ساعە 25 لەسەرە و لە کاتێکدا کە ئەمە باسی ڕیزبەندیە لەسەر ئاستی 14 زانکۆ نەک خۆ 3 زانکۆ یا هەر 4 زانکۆ ئێمە چوارەم بین لەوەشە هەر لە پێشەنگین. بەڵام ئیتر دەزانم خۆ بەڕاستی زۆر ماوە بکری هەموو شتێکتان بۆ نەکراوە و مافی خۆتان هەیە بە دڵنیاییەوە ئازارت پێگا کاتێک ئێمە داوای کرێ خوێندنی لێ یەکەین. چەند کەس قستینایەوە باوکێکیان بەرە کەواتە ماڵا باشیش بوو تەنها چەند کەسێک دەستیان بەس کردوانێ. بەرحاڵ بەڕێزان ئەمەی کە کرا ئەمەی کە بەدەست هات بەڕاستی وەک عەرزم کردن لە زۆربەی پێش شێوازەکان سەیریەکەی دەستکەوتی ئێوەیە. بابەتی هەلی کار کە زۆر باز ئەکرێ مەبەست لێی بریتی نییە لەوەی کە تۆ چەنە هەلی کارێ بۆ خوێندکار ڕەخساندووە دابمەزرێت چونکە بەڕاستی
بەڕێستان نەزان زانکۆ کۆمپانیای نییە و با بڵێن کارگەشتی نییە خۆزگە هەی بوایە بەشکم هەی بێ بەڵام بە دڵنیاییەوە باز لەوەیە کە چەنە خوێندکارەکانمان دوای دەرچوون ئێمە بە دواداچوونمان کڕۆ لەگەڵ یانەوەی بزانین چەنە هەری کاریان دەستکەوتووە دوای دەرچوونیان ئەمە ئێمە لەوەیان ناسیەم بووین نەک لەبەرەوەی نەمان بووە بەڵکو لەبەرەوەی بەڕاستی ژمارەی دەرچووانمان زۆرە 940 خوێندکار لەم ڕۆژانە پێش ئێستا دەخەرۆکی کردووە ئەگەر لەم 500 دا بمەزرێ تێبگەیانی زیاد لە نیوە زانکۆیەکی تر کە 110 خوێندکار دەرچووی هەیە ئەگەر هەفتایدا بەزێ ئەو پێش منە ئەنی خۆش نییە جەنابتان خوێندکاری زانکۆ حسابی ژمارە نەکەین هەر بین یەکسە بڵێن ناوەڵاوە لە ڕیزمەندەکە زانکۆی گەشتوان لە بۆکسەکات چوارەم زانکۆ ناینووسە کاکەمە یەک دنیا شەرحی وەکەم ژمارە دەبێ ئێستا ژمارەی زۆر وردەکاری ئەبینی ئەبێت بەڕاستی ئەمە مامەڵەکەی تۆ خوێندکاری زانکۆی لەگەڵ ئەمە مامەڵاکەی ئەگەر وانە بە داتا وەڵامان بڵێ بەپێ ئەو داتایە وانە ئێمە خۆمان داتامان لایە وردەکاریمان لای بالموناسەبە بەو بۆنەوە ئێمە یەکەمی 2 ساڵی پێشوو هیچ یەکەم بووین بەڵام ئەم یەکەمیەی دوێنێمان 2 ساڵ لەسەر یەکیشە نەکچکە پار ڕێڕانەگەیەنرا بە کۆ ڕاگەیەنرا کەواتە ئێمە توانین بڵێن بۆ 16 18 هەر یەکەم بووین و ئینشاڵڵا 19 یەکەمە بین و ئینشاڵڵا لەسەر ئاسی نێودەوڵەتی پێگەی بەرز بەدەستهێنین پشت بەخوا بەڕێزان من نامێت زیاتر کاتان لێ بگرم چکە با بڵێن کەشێکی ئاهەنگە بەڵام بە دڵنیا پێویستە زانیاریتان پێ بێ خەڵک پرسیارتان لێکە خەڵکێک هەیە پێی خۆش نییە ئەوێش تەریقت کاتەوانێت لە شوێنێکە پرسیارە لێک ئەڵێ کوا ئادەی کوا ئەوە نییە وایە سەیریکی بۆکسەکەکە بۆیە هەندێک بەس وەکو نمونە چەند داتایەک ببینن من حەزەکەم بەڕێز برای بەڕێزم کاک دکتۆر ئاسۆ دەروێش ڕاگری کۆلێجی زانست و تەکنۆلۆژیای خۆمان کە یەکێکە لە ماستەر مایندە گەورەکانی ڕانکین لە زانکۆدا بێتە سەر ستەیج بۆ ئەوەی هەرچەند نموزەجێکتان پێشکەش لە داتاکان کە لە لامانە و ئێمام داتانە پێشکەشی هەر لایەنێکەکەی کاڵێ ئێوە یەکەمەکانیش دین ئێمە یەکەم بووین بەڵام یەکەمەکانیش بووین یەکەمی گروپەکەین لە گروپە باشترینەکەین لە ناو گروپەکەشا باشترینەکەین کێژە لەیوانە داتای بێنێ ئەوە عەزوەوە گەز تەقەی مەعامەلە بێ پیرۆزە بەڕێزان دووبارە پیرۆزمان بێ بەڕاستی دەستکەوتێکی زۆر گەورەیە من وەکو کاکتۆڕەوە بەداخەوە زۆر زمان شیرین نیم تەلەبەکانی خۆشمانم ناستن مامۆستاکانیش بەداخەوە بەڵام لەگەڵ ڕقم و شوێ زیاتر تەعاملم کردووە ماوەی ئەو فترەی کە پۆلێنی نیشتیمانی زانکۆکان هەبووە لە هەرێمە من لەگەڵ زۆر بەڕێزی تر کە ئێستا لێرە دانیشتوونیان بە پێ وەستاون هەلێ لەو مامۆستا بەڕێزانە یان و ستافە بەڕێزە ئیشمان لەسەر داتا کردووە داتای خۆمان ئێمە نردمانە بە وەزارە بە داتای هەموو زانکۆکانیش کە بڵاو کراوەتەوە و هەموو کەس بۆی هەبوو بیبینێ ئێمە خەزممان کردوە لای خۆمان بۆی کە ڕۆژە لە ڕۆژان مەجال هەبوو بتوانین پیشانی ئەو کەسانەی بین کە پێویستە لەوانەیە زۆر بڕگە هەبێ نەتوانین زۆر بەوردی پیشانی بین لەبەرەوەی لایەنی مافی پاراستن و شتیوای تەیە بەڵام ئەوەنەی کە زەڕورە ئێستا لێرە بە داتا پێتان ئەڵێن کێمە چۆن یەکەم بووین هەروەکو وەبیرخستنەوەیەک ئێمە ساڵی 2016 یەکەم بووین و ساڵی 2015 گروپی بی بووین ئەو ساڵش دووبارە بە گروپی ئەلان کرا بەڵام ناو گروپەکەیە ئێمە دووبارە داتامان لەلا بوو کە خۆمان یەکەمین و ساڵی 2016 کە ئەعلان نەکرا ئێمە ئەمانزانی نەکرد یەکەمین بەڵکو حەقی گروپی ئەیمان هەیە ئەو گروپی کە تاسا وەزارە دەڵێ هیچ زانکۆیەک ئەوەنە داتای نییە ئەوەنە چالاکی نییە ئەوەنە قورسایی نیە بگاتە ئەو گروپە ئێمە دڵنیان ساڵی 2016 حەقی گروپی ئەیمان هەبوو و ئەم ساڵیش 2017 زۆر دڵنیان حەقی گروپی ئەیمان هەبوو و ئێمە چاوەڕێ بووین لە هەردوو ساڵەکە کە ئەعلان کرا لە ناو گروپی ئەیشا ئێمە یەکەم بین بەڵام بەداخەوە کرا بە گروپ و بە جۆرێکی تر داتاکان تێکەڵ کرا جگە لەوەش ناوی زانکۆکان بە ئەلفوبێی کوردی نووسرا بوو پاشان بە ئەلفوبێی ئینگلیزی یان بڵێن بە ABCD ئەعلان کرا تێکەڵ و پێکەڵێک ڕووی یا کەس نازانێت ئێستاکە یەکەم بوو هەموو لە من یەکەم بووم بەزم بە داتا حساب شانتانێ چۆن یەکەم بووین پێوەری سەرەکی بۆ پۆلێنکردنی زانکۆکان 8 پێوەرە وەکو لێرەی بینن پێوەری تەوری توێژینەوەی زانستی یەکەم دانەیە چونکە لە ساڵ 33 هەموو وەزنەکە لەسەر توێژینەوەی زانستی ئەمە لەو پێوەرەیە یەکەمی پاشان
پێوەری دڵنیایی جۆری لە سەدا 26 لەسەرا هەر بۆ هێنانەوە ئێمە لە ساڵی 2014ەوە لە دڵنیایی جۆریە پێویستمان بە یەک کاغەز دێتن ئازانکۆی کە هەموو سیستەمەکەمان ئەلکترۆنی بووە ئەو کاغەزانەش بەکارمان هێناوە لەبەر داواکاری شوێنەکەم بووە کە داواکرد بە نووسرا و شتیان بۆ بێت ئێمە لەوەشا یەکەم بووین واتە ئەمە لە سایە 33 زای لە سای 26 لە چالاکی نێودەوڵەتی کە لە سایە 4 لەسەر ئێمە یەکەم بووین لە چالاکی کەلتوری و خزمەتی کۆمەڵگا کە لە سایە 7 لەسەر هەر ئێمە یەکەم بووین لە پێوەری کتێبخانە و سەرچاوەی زانستی و ئەلکترۆنیکردنی کتێبخانە هەر ئێمە یەکەم بووین کە لە سایە 4 لەسەر ئەمە کاتە لە سایە 75 هەر بۆ زانیاری بەڕێستان ئێمە لە سایە 75 بەلایەنی کەمەوە لە سایە 70 زیاترمان هێناوە نمرەکەش ئەزانی بەس نایڵێ لەبەرەوەی هەنێک بابەتی وردەکاری دێ ئێمە لە سەدا 70 زیاترمان هێناوە لەوە سایە 75 بۆ منافسەکانمان هیچیان نەگەیشتونەتە 65 و پێشکەلەوە ئێمە پێشکەلەوە ئێمە یەکێکی نەزانکۆ زۆر گەورەکان ئێمە ستافمان زۆرە ئێمە خوێندکارمان زۆرە ئێمە بەرهەممان زۆرە ئێمە لە توێژینەوەی زانستی یەکێکی بووین لەو زانکۆانەی کە جەنابی وەزیر زوو باسیەکە لە زانکۆکان بەهۆی ڕانکینگەوە هەرێمی کوردستانیان بردە سەر نەخشەی زانستی جیهانی ئێمە یەکێکی لەو زانکۆیانە ئێمە یەکێکی لەو زانکۆیانەی کە پەیوەندی نێودەوڵەتی توێژینەوەی زانستیمان زیاتر لەگەڵ لە زیاتر 145 دەوڵەتە هەیە ئێمەی زۆرترین توێژینەوەی زانستیەکەین خەڵکی بە زۆرێک تر لێداتەوە بەڵام ئێمەین کە وامان کردووە ناوی زانکۆیەکی کوردستانی ناوی زانکۆیەکی کوردی تێکەڵ بە ناوی زانکۆ زۆر لە بەرزەکانی جیام کرێت ئێمەی ناوی زانکۆیەکی کوردیمان بردۆتە ناو زانکی تەنیشتی زانکۆی هاروارد و ئۆکسفۆردەوە لە توێژینەوەیەکە وڵام کراوەتەوە ئەمە یەکە ئێمە پێڵین ئێمە یەکەین ئێمە هەرەوە یەکەم نین ئیترە ئێستا بەتابازەکەم بۆ لە باسی سەرچاوەی زانستیەکە ئێمە هەرەوە یەکەم نین کتێبخانەیەکی بچووکمان هەیە بەڵام ئێمە کتێبخانەیەکی ئەلکترۆنی گەورەمان هەیە ئێمە زۆرترین سەرچاوەی زانستیمان دابین کردو بۆ توێژەرەکەمان بۆ مامۆستاکانمان ئێمە زۆرترین سەرمایه‌گوزاریمان کردووە لە بواری زانستیە چالاکی کەلتوری و خزمەتی کۆمەڵگا کاکتۆڕۆ حەزمەت خۆی لەسەرەوە بێ ئێمە فیستیڤاڵێکمان هەیە ساڵانەیەکی وەبزانم یعنی کەستان لێ بەشداری لەو فیستیڤاڵانێک بێت گەورەترین چالاکی کەلتوریە لەنداوشایەکەی ئێمە لە چالاکی نێودەوڵەتی زۆرتری چالاکیمان هەیە خوێندکارە لێرین بۆ دەرەوە ساڵانە خوێندکارمان هەیە کاڕۆن لە پرۆژەی نێودەوڵەتی بە پێی مقابلە و لەوانەیە هەندێک کۆلێژ ئاگادار دەبێت بەڵام بە پێی پرۆژەکەی کەوتمان هەیە ئێمە مامۆستای نێودەوڵەتی هەیە مامۆستای لێرین بۆ دەرەوە تێکەڵایی دروست دەکەین لە بینی مامۆستاکان و خوێندکارەکانی خۆمان و وڵاتان و زانکۆکانی ترە پاشان ئەو تەوەرانەی کە ئێمە تیایە یەکەم نەبووین بە هەر هەمووی لە سەدا 25 لەسەرا و ئێستا جیاوازەکەمانە بینن لەگەڵ زانکۆکانی ترە چەندێک کەمە یعنی من لەو لە ساڵ 25 نمرێکی زۆر باشمان هێناوە بەڵام بە پۆینتێکی زۆر کەم جیاوازیمان هەیە یەکێکیان بابەتێکەیە کە خوێندکاران ناوانێ زۆر شارەزای نەبن بەڵام زۆربەی زۆری خەڵکی ئێمە ئازانێت بابەتی نازناوی زانستی بۆ مامۆستای زانکۆ ئێمە ئەمە ژماری خوێندکارانی ئەو زانکۆیانەیە کە هەیە کە منافسمانە لەو تەورەیە کە ئێمە یەکەم نەبووین و ئەمە ژمارەی کۆی ستافەکەیە و ئەمە ژمارەی مامۆستاکانە بەپێی نازناوی زانستیان و بەپێی ساڵەکانیش جیاکراوەتەوە زانکۆی ئێمە تەنها یەک ساڵ تەمان ئەم خانانە ڕەنگەکەی لێ گۆڕەوە ئەم خانە ڕەشانە بەڵێن ئەمە کەمترینە و ئەوە زۆرترینە سەری زانکۆی کەشە پێدانی یەکمرۆیکە تەنها لە یەک خانە لە یەک ساڵا کەمترینی هەیە و لە هەموویە یا هێندەی ئەوانی هەیە یا زیاتری هەیە لە کاتێکە ئێمە سەری ژمارەی خوێندکارکەن ئێمە جگە لە یەکێک لەو زانکۆیانەی تر کە ژماری خوێندکاری زۆر ئێمە زۆرترین خوێندکارمان هەیە لە سەر 2030ەوە ساڵی 2016 3624 خوێندکارمان هەیە ساڵی 2018 3133 خوێندکارمان هەیە ئەم زانکۆیانەی تر سەری ژماری خوێندکارەکانیان کەن و ئەم زانکۆیانە تەنها لەم تەوەرەیە لەگەڵ ئێمە زانکۆی تر هەیە لە تەوەرەکانی ترە نایبینی و نە لە گروپەکەی ئێمەشایە دوو گروپ دوای ئێمە یعنی ڕاستە لێرە هەیە لەبەرەوەی ستافەکەی زۆر کەمە خوێندکاری زۆر کەمە لەواشتێت زانکۆکەوە ساڵە دروست کرابێ بەڵام ئێمە لە کۆی تەوەرەکانە هەین و لە هەموو تەوەرەکانیشان منافسین منافسەکەشمان کاتێک کە لە دواوەی زۆر ڕێژەیەکی کەمە یەکێک لەو خاوانەی تر ڕۆژنامەندی خوێندکاران لە زانکۆ کە فۆرمێک بوو دابەشکراوە سەر خوێندکارانە لە وەزارەتەوە
تەنها بۆ ساڵی 2016 حەبە 2017 نهاتنەوە وەزارەت نهات ئەم پرۆسەیە تەواو بکات لەو ساڵەشە ئێمە 3.83 مان هەیە لە کاتێکا زۆرترین 4.08 هەیە یعنی هەر جیاوازەکەمان ناکاتە نیو دەرەجە خەڵکی وازانە کە ئێمە یەکەم بووین ئێمە سفرین ئەو ئیتکارێتر دەرەجەی تەواویە بۆ ئەمە لە سەدا سێشی لەسەرە خاڵێکی تر خاڵێک ئێمە تایە یەکەم بووین کتێبخانەیە ئەوە ژمارەکان لە بیرن کە ئێمە چەندمان هەیە ئەو خاڵی تر کە دکتۆر ڕەوون باسی کرد بە دواداچوونی دەرچوان و دەستکەوتنی هەنیکاری دەرچوانمان لە ڕاستیان تەوەرە لە هەموو سیستەمە ڕانکینگەکانی دنیا گرنگی پێدرێ بەڵام چۆن گرنگی پێدەن لە بەشێکی دیاریکراو چەند دەرچوت هەیە وە کاتێکم دەچوانن ئەڕۆنکاری ئەندازەکەی چەندی کاری دەستەکەیە لێرە بۆ جۆرە نییە لێرە بەداخەوە داناقی کە داوایەکە سیستەمەکە ئەڵێ ئایا تۆ ئاگار لە چەندێک لە دەرچوانت هەیە ئێمە ئاگامان لە 325 دەرچوومان هەبوو لە ساڵی 2016 حەبە و ئاگامان لە 253 دەرچووی ساڵی 2018 مان هەبووە ئەوە ژمارەکانی تر بزانن خەڵکی ئاگای لە چەندێک لە دەرچوەکانی هەبوو ئێمە کە لەم تەوەرەیە سێیەم بووین بۆیە سێیەم بووین لەبەرەوەی دەرچوومان زۆر بووە و هەندێک لە دەرچوانمان پەیوەندیان دەکردو بەزاوە لەگەڵ ئێمە پەیوەندیان پێوەکردن خەبەری خوان نایێت نازانین ئاگادارین چیەکەنیان چی ناکەن بەس ئێمە زۆر دڵنیای زۆر لەوە زیاترمان هەنیکاری دەستکەوتووە تەنها لە دەرچوانی 2016 حەبە دەرچووی یەکێک لە بەشەکانمان زیاتر لە 250 هەنیکاری دروست کرد بۆ دەرچوانی تری خۆمان ئێمە دڵنیاین هەر ئەو ساڵە زۆر زیاترمان کاری دەستکەوتووە بەڵام زانیاری نەداوە لە وەزارەتەوە ئەمەش تەوەرانی کە باسمان کردیە یەکەم بووین توێژینەوەی زانستی لە سەدا 33 ئێمە یەکەم بووین سەری ناوی زانکۆکان کەن کەیترمان لەو لەوانەی کە یەکەم دەبووین لەگەڵایە ئەوانە زۆربیان هەر نەمان لە چالاکی نێودەوڵەتی ئەو زانکۆیانی کە لەگەڵمان نابوون لە تەوەرەکانی ترەوە پێش لەمەکەوتبوون لێرە نەمان بە هەمان شێوە لە دڵنیایی جۆری بە هەمان شێوە لە چالاکی کەلتوری ئەسڵەن لە چالاکی کەلتوری ژماری زانکۆکان نەگەیشتۆتە پێنج بۆیە لێرەوە ئەمەیە ئەوەتان پێ بڵێم کە ئێمە زۆر دڵنیابن بەم داتایانەوە ئەگەر پێویست کات و ڕۆژە لە ڕۆژان ناچارمان بکەن سەرجەم داتاکانە خەینە ڕوو کە ئێمە ئەبووە 2 ساڵی کۆتایی لە پلەی ئەی بووینایە چونکە ئێمە ئەو پلەی ئەی کە وەزارەت پێناسەیەکە زانکۆیەکی تاوە پێگەیشتووی لە ئاستی زانکۆ دەوڵەتەکانە ئێمە خۆمە لەو ئاستایە بینینەوە و ئێمە خۆمان بە منافسی ئەو زانکۆیانی ناو هەرێمی کوردستان دابینی بەڕاستی و ئێمە کێبڕکەی لەگەڵ ئەوانە ناکەین لەگەڵ ڕێسی زۆرمان بۆمیان ئێمە خۆمان وە ئابینین کە پێویستە کێبڕکەی زانکۆ زۆر بەناوبانگە جیهانیەکان بکەین ئەمەش داتاکانمانە و هەر بە ڕێزێکی زیاتری ویست مامۆستاکان دەتوانن زانیاری زیاتریش بدەن بە خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەران لە کاتێکدا دووبارە پیرۆز بێت و زۆر سپاس بۆ هەموویان
هاوتیناتە تێپەڕین ئەگەر لە خوێندکارانی عزیز لە مامۆستایانی بەڕێز کەسێک ئەوێ بەشدار بێ قسەیەکی هەیە وتەیەکی هەیە هەستی خۆی دەربڕێ مایک کراوەیە بووی بە ناوی خوای گەورە و بەخشندە و میرەبان پیرۆزبایی لە دانە بە دانەی خوێندکاران هەموو هاوڕێ خۆشەویستەکان و مامۆستا بەڕێزەکان ڕاگری کۆلێجەکان سەرۆک بەشەکان پیرۆزباییتان لێ یەکەم دەستخۆشیتان لێ یەکەم زۆر زۆر سپاسی ماندوو نەبوونتانەکەم پیرۆزبایەکی تایبەتی لێرش بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداخی دامەزرێنەری زانکۆی گەشەپێدانی مرۆیی دەستخۆشی لێگەین و پیرۆزبایی لێگەین هاوڕێیانی عزیز من لێرە نمونەیەک باسەکەم کە بەڕێزێک ئەم ساڵ ناوی هاتبووە لەم زانکۆیە وتی من لێرە ناوم هاتوۆتەوە لە زانکۆی گەشەپێدان تۆ لەویت ئەوێ ئەڵێن زۆر ڕقە و لەگەڵ تەلەبەیان ڕقن و نایڵ وشکی ئەکەنەوە و ئەبێ زۆر سعیکات و زۆر واگاوتم وان نییە زانکۆ سیستەمی ئیداری هەیە سیستەمی ئیداری خۆی بە جوانی و بەڕێک و پێکی بەڕێوە ئەبات زانکۆ ئەوەیە تەلەبە ئەڵێ ڕقاگی نابڕق نییە ئەگەر زانکۆ سیستەمی ئیداری خۆی بەڕێوە نەبات وەکو خۆی وەکو ئەو سیستەمەی بۆی دانراوە چۆن یەکەمە بێت چۆن ئەو داتا جوانانی کە بەڕێز دکتۆر ئاسۆ خسیە ڕوو ئەو لەو داتایانەیە یەکەمە بێت لەبەرەوە زانکۆ بۆ شێوەیەکە هەندێ تەلەبە باسیەکەن لە دەرەوە یان هەندێک خەڵک باسیەکەن لە دەرەوە من تەنها ئەو نەمهبوو تەنها پیرۆزبایی و ئەو نمونەیە دووبارە پیرۆستان بێ ئیشاءالله بەرەو سەرکەوتن و بەرەو خۆشی و شادی زیاتر دەستان خۆش بێ زۆر سپاس سپاس بەڕێزم هەرچەنە خۆی نەناسان بەڵام بێگومانێکێکە لە خوێندکارانی زانکۆی گەشەپێدان بەڕێزێکی تر ئەگەر وتەیەکی هەبێ بڕگە ڕەسمیەکانی ئاهەنگەکەمان بەڵام بەردەوامە بین لە کارە هونەریەکان ئەو بەڕێزانەی یانەی هونەری بەردەوامە بن سپاسیانەکەین بە ئەوان بەردەوام بن لە کاری خۆیانە سپاس بۆ هەموو لایەک لە هەموو لایەن پیرۆز بێ هەمیشە لە سەرکەوتنی بەرزتر و نمونەییتر خۆمان و زانکۆکەمان ببینینەوە
زانکۆی گەشەپێدانی مرۆیی پێوەری دڵنیایی جۆری باشترین 5 زانکۆ بریتین لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە پێوەری چالاکی کەلتوری و پەیوەندی لەگەڵ کۆمەڵگا 4 زانکۆمان هەیە کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە هەمان شێوە لە توێژینەوەی زانستی زانکۆی گەشەپێدانی مرۆییمان هەیە و پێوەری کتێبخانە و گەیشتن بە سەرچاوە زانستیەکان بۆ زانکۆ تایبەتەکان 4 زانکۆمان هەیە بریتین لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە دواداچوونی دەرچوان بۆ دەستکەوتی هەلی کار و تایبەت لە کەرتی تایبەت و گشتیدا دیارە 5 زانکۆمان هەیە ئەویش زانکۆی ئەمریکی سلێمانی زانکۆی جیهان هەولێر زانکۆ گەشەپێدانی مرۆیی زانکۆی کۆمار و زانکۆی عشق لە ستافی ئەکادیمی 4 زانکۆمان هەیە کە بریتین لە زانکۆی ئەربیلی نێودەوڵەتی زانکۆی جیهان دۆڵ زانکۆی گەشەپێدانی مرۆیی زانکۆی کۆمار لە پێوەری فیدباکی قوتابیان و خوێندکاران باشترین 4 زانکۆ بریتین لە زانکۆی جیهانی دهۆک زانکۆی جیهانی هەولێر زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە نسبەت زانکۆ تایبەتەکانەوە